بەڵاستی زۆر سپاس بۆ ڕەوانگە کە هەموو ساڵی دەرفەت ئەگونجێنێ بۆ گەنجەکان کە توانای خۆیان دەربخان کە زانیم براوەی یەکەمم بەڕاستیانە قورگم پڕ بوو لە گریان یانێ هەستێکی زۆر خۆشیانی لە تەمەنمان یەکەم جارەکە هەستێکی ئەو نەخۆشم هەبێت بەڕاستی پێویستمان بە دەیان دەستگای ڕەوانگە هەیە لە کوردستان کە هەبێت بۆ ئەوەی ورەی گەنجان بەرز بکاتەوە و ناومێدیان نەکات. ئەو لەحزەیە کەوا خەڵاتەکەم پێدرا کەوا هەستم کرد شعرێکی زۆر تایبەت بوو هەستم کرد کە تابلۆکە گەیانما و شوێنەی کەوا ئەمێ هەستم کرد کە هەدەفەکەی خۆم گەیان لەلایەنی تابلۆکەمەوە کاو کاتەی خەڵاتەکەیاندا پێم شعرێکی زۆر خۆش بوو. بەڕاستی ئەو ساتێک کە ناگان خوێنمەوە لە بۆ خەڵاتی یەکەم لە بۆ لەحزەک وا هەستم کرد یەکەم نابم بەڵام خۆشبەختانە توانیم لەحزەکی خۆشی بوو زۆر دڵم خۆش بوو بە و خەڵاتی کە توانیم بەشداری بکەم و یەکەم بەدەزم ئینشاڵڵا دوکار و یەکەم کارم نابی. زۆر سوپاسی ڕوانگەت دەکەم کە تاکە شوێنە توانیوێتی کە تاکە شوێنە گەنجان دەتوانن توانەکانی خۆیان تێدا نیشان بدەن. وەک کاتێک خەڵاتەکەم و دەرس و هەستێکی زۆر خۆشم هەبوو. دووبارە زۆر سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس بۆ ڕوانگە بە هیوای سەرکەوتن. چکە یەکەم جار بەندەک استیقالێکی وا جوان گەورەدا بەشداری بکەم. بەشداریکردنم وەک نێبوونەوە بوو بۆ کارەکانم بۆ نووسینەکانم. زۆر سپاسی دەستگای ڕوانگەکەم زۆر هەوڵیان داوە زۆر ماندوو بوونا. طبعا أنا فزت بالمركز الأول بمسابقة راونغا هالعام المحور التصوير. سعيد جدا بوجودي بمحفل راونغا هالعام. سعيد أكثر بحصولي على المركز الأول. طبعا هالشيء انطاني دافع كلش قوي للاستمرار تقديم الأفضل للمستقبل إن شاء الله. طبعا شعور كان لا يوصف سعيد جدا جدا. انصدمت شوية بحصولي على المركز الأول لكن الحمد لله. ساڵ بەشداری کرد لە پێشبڕکەی دەستگای ڕەوانگە توانین لە یەکەم بەدەستێنم. سپاسی دەستگای ڕەوانگەکەم کە هاوکاریمانیان کرد ئەوە طبعا تەشجیعێکە پاڵنەرێکە بۆی بەردەوام بین بۆ ئیشی جوانتر بکەین زۆر سپاسیان ئەەکەم ئەوی شتێ باشی وادارم بەردەوامن. بەڕاستی زۆر دڵخۆش بووم ئیدیەکە شوێنێکی هەواقەڵە بالغ نەبایە خەریک بە هاوارکەم لە خۆشیان بەزیدی نەمتوانی هاوارکەم و زۆر خۆش بوو بەڕاستی زۆر سپاسیان دەکەم هەستێکی زۆر خۆش بوو. دورێکی گەورەی هەیە بۆ پشتگیری بۆ بڵاوکردنی هونەر و ڕۆشنبیری و شێعر و مۆسیقا و شان و ئەو لایەنانە بۆ هیوادارم چەندین ڕوانگەیەکتر هەبی چەندین دەستگایەکتر هەبی بۆ پشتگیری ئاستی ڕۆشنبیری و هونەری بە تایبەتی بۆ گەنجان کە بەڕاستی ئەوان دواڕۆژی هونەر و ڕۆشنبیری کوردین. کردنەوەی زۆرێک لەو مەڕاستیمانەکە سیباقی شتێدا کرا بۆ خەڵکێکی وەکو گەندێکی وەکو کوڕەکەم هەم مای دڵخۆشیە و سەرکەوتنی کوڕەکەی ئێمەش بۆ پلەی یەکەم و بەدەستهێنانی خەڵاتی ڕوانگە بۆ ساڵی 2016 لە هەمان کات مای دڵخۆشیە و زۆر پێی خۆشحاڵ بووم. سەرەتا دەستخۆشی لە دەستگای ڕوانگە دەکەم بۆ ئەو پرۆژە نایە بوو جوانەی کە ساڵانە ڕێکی دەخات لە بواری پەرەپێدانی تواناکانی گەنجان و دابەشکردنی خەڵاتەکان بەڕاستی کارێکی زۆر جوانە بۆ بە دەرکەوتنی بەهرە و تواناکانی گەنجان
چونکە گەنجی کوردیش هیچی کەمتر نییە لە گەنجەکانی وڵاتانی تر ئەگەر بێت و پاڵپشتی بکرێن و هەم بدرێن. کوڕەکەی منش لە بواری تاکژەنی موزیکا بەشدار بوو لە یەکەمی بەدەستێنە زۆر خۆشحاڵ بووین وەکو وەرگرتنی بڕوانامەیەک بوو بۆ ئەو. ئێمەش هەر وەکو لە وتارە هە دەستخۆشین لە دەستگای ڕوانگە کرد بەڕاستی شتێکی جوانە بە تایبەتی ئەم کاتەی ئێستا گەنجێکی زۆرمان هەیە عاتڵە لە ئیشا کەسێکی زۆرمان هەیە لێ ئیشە هەستا ئەم پرۆژەی کردە بۆی کەەوە بێتە تەنافوسێک لە بین گەنجەکانە بزان کاری دەست بکەن جێهانیان باشتر ئەو بچێتە پێشەوە من دووبارە دەستخۆشییان لە یەکەم هیوادارم هەر بەردەوام بن لەم کارانە ئەم پێشبڕکیانە هەمیشە دروستکەن بۆی کەوا بێتە تەنافوسێک و منافسەیەکی شەریفانە لە بین گەنجەکان بۆی کەوا بێتە مای ئەوەی کەوا وڵاتمان بەرەو پێش بڕوە.